هاوردەکردنی مریشکی زیندوو بەستوو لە ئێرانەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان قەدەغە کرا. بەهۆی بڵاوبوونەوەی ئەنفلۆزای باڵندە لە وڵاتی ئێران کە بە شێوەیەکی فەرمی لەلایەن وڵاتی ئێرانەوە ڕاگەیەندرا کە چەندین حاڵەتی ئەنفلۆزای باڵندە لە وڵاتەکەیان تۆمار کراوە. ئەمە شوای کرد کە وەزارەتی کشتوکاڵی عێراق بڕیار بدا کە هاوردەکردنی مریشکی زیندوو بەستوو پەلەوەریەکان بۆ عێراق قەدەغە بکات. لەسەر ئەو بابەتە بە دوواداچوونم کرد کە ئایا ئەو بڕیارە هەرێمی کوردستان بە تایبەت هەولێری پایتەخت دەگرێتەوە یاخود نا. بەڕێوەبەری سامانی ئاژەڵی هەولێر بە کۆباسی ڕاگەیاند. ئەو بڕیارەی کە لەلایەن وەزارەتی کشتوکاڵی عێراقەوە دراوە کە هاوردەکردنی مریشکی زیندوو بەستوو پەلەوەریەکان کە بۆ عێراق قەدەغە بێ ئەو بڕیارە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە. هەر وڵاتێک هەر نەخۆشیەکی ڤایرۆسی تێدا بڵاو ببێتەوە ئەوە ئەو بەرهەمی ئەو وڵاتە هاوردەی عێراق و هەرێمی کوردستان ناگرێتە. لە ڕێگەی کۆباسەوە ڕایگەیان کە دڵنیایی بە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت هەولێری پایتەخت دەدەین کە هیچ جۆرە نەخۆشیەکی ڤایرۆسی یان ئەفلۆنزای باڵندە لە هەرێمی کوردستان بۆنی نییە و ئەوان بە دوواداچوونی ورد لەسەر ئەو بابەتە ڕۆژانە بە بەردەوامی دەکەن. نەخۆشی ئەفلۆزای باڵندە لە ناو باڵندەکان بڵاو دەبێتەوە کە نەخۆشیەکی مەترسیدارە و لە ناو باڵندە زۆر جار بۆ مرۆڤیش دەگوازرێتەوە. بۆیە هەر کاتێک کە ئەو نەخۆشیە لە ناو مریشک و بەرهەمە پەلەوەریەکان بڵاو بێتەوە ئەوە ڕێکاری توندی خۆپارێزی لەلایەن حکومەتەوە دەگرێتە بەر بۆ ئەوەی کە هەم خەڵک پارێزراو بێ هەمیش بەرهەمی مریشک و پەلەوەریەکان سەلامەت بن.